پێناچێت هێشتا لایەنە سیاسی عێراقیەکان گەیشتنە ڕێکەوتنێک بۆ متمانەدان بە حکوومەتی نوێی عێراق، هەرچەندە سەرۆکوەزیری ڕاستپێراو لە چەند بۆنەیەکدا داوای لە ئەنجومەنی نوێنەرانی وڵاتەکە کردووە تا بەرپرسانە ئەرشی خۆیان بەجێ بگەێنن. وهنا أدعو مجلس داوا لە پەرلەمان دەکەم لە سەرۆک و لە ئەندامانی تا دانیشتێکی نائاسایی بکەن و دەنگی متمانە بدەن بە حکوومەت. داوا لە ئەندامانی پەرلەمانەکەمان دەکەم تا خواستی خۆیان بۆ عێراقیەکان بسەلمێنن بۆ گۆڕانکاری و بۆ ئەو بەرپرسیارەتیانەی پێیان سپێردراوە. بڕیارە ڕۆژی شەمە پەرلەمان جارێکی تر کۆ بێتەوە، هاوکات سەرۆکوەزیری ڕاستپێراویش ئاگاهی دەدات. ناتوانین خۆمان لە چاکسازی ڕاستەقینە دوور بخەینەوە، چونکە ئێستامان وەک سەروەختی بەر لە خۆپیشاندانەکان نییە. هەرچەندە خۆپیشاندانەکان ئێستا کەمتر توندن، بەڵام لە هەر کاتێکا بێ دەست پێکەنەوە. لەگەڵەوەشدا کە لایەنە سیاسیەکان لەگەڵ میکانیزمەکانی کارکردنی سەرۆکوەزیری ڕاستپێراودانین و ئەمەشیان بۆ کردووە بە گرفتێکی گەورە، بەڵام پێش ناچێت محەممەد عەلاوی توانی بێتی متمانەی شەقامی عێراقیش بەدەست بێنێت. سیاسیەکان دەڵێن خۆپیشاندەران عەلاویان هەڵبژاردووە، بەڵام ئێمە تا ئێستاش هەر ڕەتمان کردوتەوە. هەروەها تەواوی هەموو کابینەی حکوومەتەکەشی ڕەت دەکەینەوە. خەڵک خۆی بڕیار دەدات و عەلاوی ڕەت دەکەینەوە و نامانەوێت. ئێمە بەردەوام دەبین لە ڕەتکردنەوەی عەلاوی و تایفەگەرایی. ئامانجی سەرەکیمان هەبوونی حکوومەتێکە سەر و سەودای لەگەڵ خواستی گەنجاندا هەبێت. لە بەشێک لە شارەکانی باشووری عێراقدا خۆپیشاندەران لەگەڵ درێژەدان بە شەپۆلی ناڕەزاییەکانیان ئێستا پشتیوانی خۆیشان دەردەبڕن بۆ کاندیدێکی خۆیان تا ببێتە سەرۆکوەزیری داهاتووی وڵاتەکەیان. ئێمە سەرۆکوەزیرێکی سربەخۆمان دەوێت کە هیچ پەیوەندیکی بەلایەنە سیاسیەکانەوە نەبێت، وەک دکتۆر عەلا ڕکابی. دووەم داوا دەکەین وەزیرەکان لە ناو خەڵکەوە دەستنیشان بکرێن و سربەخۆش بن. لەگەڵ ئەو هەموو قەیرانە سیاسی و ئاسایشی لە عێراقدا هەن، ئێستا قەیرانێکی تەندروستیش بەوەی ڤایرۆسی کۆڕۆناوە ڕووی لە وڵاتەکە کردووە، وەلێ خۆپیشاندەران جەخت دەکەنەوە لەوەی هیچ شتێک نابێتە تەگەرە لە بەردەم خۆپیشاندنەکانیاندا. لە مەیدانی تەحریرەوە دەڵێن ڤایرۆسی کۆرۆنا هەبێت یان نەبێت، هەرچی نەخۆشیش هەیە بیگرین، ئێمە هەر سوورین و هەرگیز دەستبەرداری ڕێبازی خۆمان نابین. ئەم ڤایرۆسە کارمان تێناکات، ئەوە تا هەروادێ و ژمارەمان زیاتر دەبێت. هیچ شتێک کارمان تێناکات. ئێمە عێراقی زاڵ بووین بەسەر قەیرانەکانی 2006 و 2007دا، لەبەرەوە ڤایرۆسەکە کارمان تێناکات. ئەگەرچی سەرۆکوەزیری ڕاستپێراو پەیمانی زۆری داوە بۆ بەرەنگاربوونەوەی هەموو جۆرەکانی گەندەڵی بەو شێوەیەی شەقامی عێراقی داوای دەکات، بەڵام نازانرێت ئەگەر هاتوو حکوومەتەکەی بەڕێکەوتنی سیاسی متمانەی پێدرا لە پەرلەماندا، خۆپیشاندەران وەک ڕێبەرانی پێشووی وڵاتەکە سەیری دەکەنیان نا. وەڵامی ئەم پرسیارەش دەکەوێتە سەر چۆنێتی جێبەجێکردنی پەیمانەکانی.